ناوی خی گەورە سڵاوتان لە ببینەرانی بەڕێز و خۆشەویست وا بڕیارە هەفتەی داهاتوو کابینەی حکوومەتی عێراق بە سەرۆکاتی عادل عەبدولمەهدی ڕابگەیەنرێت بەڵام تاکو ئێستا ڕوونیە کورد چۆن بەشداری دەکات و لایەنە کوردیەکان لە ناوخۆیاندا پەرتەوازن. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ئەحمەد عەزیز ئەندامی جبهەتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە هاوڕێری شەوهەندرێن شێخ ڕاغب ئەندامی سەرکرداری حیزبی زەحمەتکێشانی کوردستان تا توێ ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. وادەی ڕاگەاندنی کابینەی نوێی حکوومەتی عێراق نزیک بۆتەوە. شێوازی بەشداریکردنی لایەنە کوردیەکانیش تاوەکو ئێستا ڕوون نییە. وا بڕیارە هەفتەی داهاتوو عادل عەبدولمەهدی پێکهاتەی کابینەکەی بخاتە بەردەم پەرلەمان بۆ متمانە پێدان. عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی ڕاستپێدراو بۆ پێکهێنانی حکوومەت هەفتەی ڕابردوو دەرگای خۆپاڵاوتنی بۆ پۆستە وزاریەکان لە ڕێگەی ئینتەرنێتەوە کردەوە. باپی ئامارەکان 15,000 کەس لە ڕێگەی ئینتەرنێتەوە فۆرمی خۆپاڵاوتنیان بۆ پۆستە وزاریەکان پڕ کردوتەوە لە ناویشیاندا 764 کەس لە هەرێمی کوردستانە. لە دوای ساڵی 2023 لە کابینە یەک لە دوای یەکەکان پۆستە وزاریەکان لەسەر بنەمای پێکهاتەی نەتەوەیی و مەزهەبی لە نێوان شیعە و کورد و سوننا یەکلایی کراونەتەوە. لە کابینەکەی عەبدولمەهدیش دیار نییە دوجار ئەم شێوازە تێدەپەڕێندرێت و پۆستە وزاریەکان لەسەر بنەمای لێهاتووی بە کەسانی تەکنۆکرات پڕ دەکرێنەوە یاخودنا. لالایەکی ترەوە شێوازی بەشداریکردنی کورد لە کابینەی نوێی حکوومەتی عێراق تاوەکو ئێستا دیار نییە لایەنەکان لەو پەڕی پەرتەوازەییدان. لا کاتی پێکەنانی کابینەکانی ڕابردوودا لایەنە کوردیەکان بە یەک تیم بەشداری پێکەنانی حکوومەتی عێراقیان دەکرد. با پێچەوانەوە ئەمجارە ناوماڵی کوردی باهۆی سیاسەتە چەوتەکانی هەردوو پارتی دەسەڵاتدار لەو پەڕی پەرتەوازەییدان تەنانەت پارتی و یەکێتی بەجیا خەریکی گفتوگۆن لەگەڵ لایەنە عێراقیەکان بۆ پرسی پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق. لە کابینەی عەبادی کورد لە کۆی 22 وەزارەت هەرێکە لە وەزارەتەکانی دارایی و ڕۆشنبیری و کۆچ و کۆچبەرانی وەرگرت. بەڵام تا ئێستا ڕوون نەبووتەوە لە کابینەی نوێی ئەم حکوومەتە کامێک لە وەزارەتەکانیان پێدەدرێت. ڕۆژی دوی ئەم مانگە بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق عادل عەبدولمەهدی بۆ پێکەنانی حکوومەت ڕاستپارت. کابینەی نوێی حکوومەتی عێراق لە 22 وەزارەت پێک دێت. سەرۆک وەزیرانی ڕاستپێدراو ماوەی 30 ڕۆژی لە بەردەمدایە بۆ پێکهێنانی كابينكي. أيضا تلقيت تأييد واضح وصريح من القيادات الكردية جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک ئەحمەد خێر بەنگە سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە وا بڕیارە هەفتەی داهاتوو حکوومەتی عێراقی پێک بهێنرێ پێ دوای ئەم حکوومەتە جیاوازە بێت حکوومەتەکانی ڕابردوو لەسەر بنەمای خەڵکی تەکنۆکرات دەتوانرێ ئەم حکوومەتە پێک بهێنرێت؟ وڵا هەڵبەت ئێمە پێمان وایە ئەم حکوومەتە بە دوو شێواز جیاواز دەبێت لە کابینەی پێشووتر. شێواز یەکەمیانەوەیە بۆ یەکەم جارە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە کەسێکی سربەخۆ بکرێ بە سەرۆک وەزیرانی عێراق واتە ڕابستێدرێ بۆ دروستکردنی کابینەیەکی وزاری لە دوای هەڵبژاردنەکان. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم خودی تەبیعەتی دکتۆر عادل عەبدولمەهدی بۆ خۆی کەسێکی میانڕەوە و کەسێکە تەسەورەکەم تا ئێستا بە پێی ئەزمموی ڕابردوو بە یەک مەسافە لە هەموو لایەنەکانەوە وەستەیە و قووەتی ئەو پیاوەش دەوەیە کە ئێستا مثلەن مالکی پێشتر کە تەمسیلی حزبی داوایە کرد یان عەبادی کە تەمسیلی باڵێکی حزبی داوایە کرد بەشێک لە شیعەکان پشتگیریانە کرد بەڵام بەم پێی ئەم لەسەر بنەمای فتوایەکی مەرجەعی باڵای شیعەکان هاتوۆتە هەڵبژاردن هاتوۆتە کاندیدکردن تەسەورەکەم قووەتێکی باشتری پێ بدرێ. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم وەکو باسم کرد کەسایەتی عادل عەبدولمەهدی دکتۆر عادل عەبدولمەهدی کەسایەتیەکی میانڕەوە و زیاتر ینی تا ئێستا ئەوەندە پەیوەستبوونی بە مەسائیلی مەزهەبی ئەوەندە پەیوەستبوونی بە مەسائیلی حزبیەوە نەبووە. باشترین نمونەش بۆ سەلماندنی ئەوە
دکتۆر عادل عەبدولمەهدی کاتێک کە بوو بە جێگری سەر کۆماری عێراق بێ ئەوەی هیچ فشارێکی لەسەر بێنی دەستبەرداری کۆمەڵی ئیمتیازات و پۆستی سیادی و باڵا بووە لە بەرەوەی ئێمە من بە پێویستی نازانم خۆی خودی سەر کۆمار پۆستێکی زیاتر ڕەمزیە و دەسەڵاتێکی ئەوتۆی نییە بوونی من لێرە هیچ معنایەک ناگەێنێ و ناتوانم خزمەتێکی ئەوتۆ بکەم بۆیە دەستی لە کار کێشاوە بۆیە تەسەورەکەم وا چاوەڕوانەکرێ ئەم کابینەیە ینی شێوازی ئیدارەدانی زۆر جیاوازە بێت لە کابینەکانی عەلاوی و جەعفەری و مالکی و هەمویان بەڵێ بەڵام پێ دوای ئەمە گۆڕانکاریێکی کەسایەتێکی سربەخۆ ئەم جارە ڕاست پێدرێت بۆ پێکێنانی حکوومەت پێ دوای لەمڕۆ عێراق لە ئێمە پێشکەوتترە لە کوردستان ینی ئەوان ئەم قۆناغەشیان بڕیبێ بۆ نمونە کەسێکی سربەخۆ کە بەڕێز وتت هیچ مەسەلەن لە حیزبەکانی ئێستا کوتلەی پەرلەمانی نییە لە هەڵبژاردنەیە کورسی نییە ببێت بە سەرۆک وەزیران وەڵام من پێم وایە ئێمانی ئەو بانگەشەی کە پێشتر لایەنی کوردی بەگشتی بانگەشەیەکرد بە تایبەت پارتی وێکێتی دای من بانگەشەیەوەیان نەکرد کە ئێمە ئەبین بە نمونەیەک بۆ عێراق چاو لە ئێمە بکە لە ڕووی دیموکراسی و لە ڕووی ئیدارەدان و لە ڕووی ئاوادانی منەتوانم بڵێم بەو ماوە کورتە چکە تەمەنی حکوومەتی هەرێم زۆر درێژترە وەک لە تەمەنی دەوڵەتی عێراقی نوێ دەوڵەتی عێراقی نوێ بۆ خۆمانەزانین لە ساڵی 2003 دروست بووە حکوومەتی هەرێم یەکەم جار لە ساڵی 92 دروست بە نزیکەی 11 ساڵ تەمەنی زیاتر بووە لە حکوومەتی عێراق بەڵام ئەبینین مەسەلەن بۆ نمونە لە حکوومەتی عێراقا چەندین جار وەزیر بان کرایە پەرلەمان محاسبە کرا ئیقالە کرا درایە دادگاش ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمیان ئەگەر پێکهاتی حکوومەت بەراوردێ بکەین لە بینی عێراق و لە بینی هەرێمی کوردستان بۆ نمونە حکوومەتی هەرێم چەند دەموچاوێکە دەیان ساڵە ئەو دەموچاوانە دووبارە و سێبارە و چواربارە و دەبارە بوونەتەوە بەڵام ئەبینین پێکهاتەی حکوومەتی عێراق بە وەزیرەکانی بە سەرۆکی کابینەکانی مەسەلەن جارێک ئیبراهیم جەعفەری بووە جارێک دکتۆر ئەیاد عەلاوی بووە جارێک مالکی بووە جارێک عەبادی بووە ئەم جارەیان بەڕێز دکتۆر عادل عەبدولمەهدیە یعنی ئەمە خۆی لە خۆیان گۆڕانکاریەکی نەوعیە نمونەیەکی شارستانیە هاوشێوەیە و نمونانەی کە لە ئەوروپا و دنیاە مەسەن بۆ نمونە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا زۆر کەمە دووبارەبوونەوەی دەموچاوەکان بە تایبەت شخصیەکەم بۆ سەرۆک وەزیران ئەو نمونەیە بەڕاستی بە تەواوەتی خۆی بەرجەستە کردووە خۆی بینێتەوە لە حکوومەتی عێراقا لە حکوومەتی عێراقا بەڕاستی بینین محکەمەی عێراقی دەورێکی باش ئەبینێ ینی بینیمان محکەمەی فیدرالی عێراق ئەم جارە لە مەسەلەی هەڵبژاردنەکان هاتە سەرخەت کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە پەرلەمان دایمەزراند بوو دووبستی کرد بوو تەجمیدی کە تا ئێستاش پێم وایە دەست بەکار نەبوونێتەوە بۆیە من پێم وایەنی هەموو بانگەشانەی کە لەلایەن دەسەڵاتدارانی کورد لەلایەن یەکێتی و پارتی ئەکرا بەرامبەر عێراق و خۆیان بە نمونەیەکی دیموکراسی تر و شارستانی تر نیشانەدا بە بەراورد لەگەڵ دەوڵەتی عێراقیان بە بەراورد لەگەڵ حکوومەتی مەرکەزی لە بەغا هەمووی پوچەڵ بووەوە و باشترین نمونەش ئەمەی بەڕێز دکتۆر عادل عەبدولمەهدی سپاس دەکەم دواتەگەرم و لای بەرز دەگەر بچینە لای کاکەندرێن زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەکەماندا سەبارەت بەوەی کە ئەم جارە عادل عەبدولمەهدی باس لەوە دەکات کە مەسەلەن دەرگای خۆپاڵاوتنی کردبووە بۆ پۆستە وەزارەکان لە ڕێگەی ئینتەرنێتەوە پێ دوایە ئەوەی کە باز دەکرێت مەسەلەی حکوومەتی تەکنۆکرات و وەزیرەکان لەسەر بنەمای تەکنۆکرات دابنرێن ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە لە ڕاستیدا پرۆسەی عێراق 4 پرۆسە بوو یەکەمیان دانان و یان هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بوو عێراق پرۆسەی یەکەمی بە سەرکەوتووی بڕی پرۆسەی دووەمیان دانانی سەرۆک کۆمار و هەڵبژاردننی سەرۆک کۆمار بوو لەمەشە عێراق پرۆسەی دووەمی تەواو کرد لە پرۆسەی سێمدا کە ڕاستپاردنی لایەنێک یان کوتلەیەک یان کەسێکە بۆ دروستکردنی کابینەی تازی حکوومەت عێراق لەمەشا سەرکەوتوو بوو ئێستا لە مەرحەلەی چوارەمدا کە مەرحەلەیەکی زۆر هەستیارە ئەویش ڕاگەاندنی کابینەی وەزاری تازەی حکوومەتی عێراقا واتە لە 4 پرۆسە عێراق توانیوەتی 3 پرۆسە ببڕێ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان هەڵبژاردننی سەرۆکی کۆمار
ڕاستپاردنی سەرۆک وەزیرانی داهاتوو. ئێستا قۆناغی چوارەم ماوە کە دروستکردنی کابینەی وەزاریە. ئێستا ئێمە لە دۆڕیانێک داین لە عێراقا، لە دۆڕیانێکی تازە داین. ئەگەر ئەزبوونەکەی عادل عەبدولمەهدی سەرکەوتوو بێ، من پێم وایە دەستکەوتێکی سیاسی و نیشتیمانی و دیموکراسی باشە بۆ عێراق بۆ ڕنگدانەوەی لەسەر سومعەی هەڵبژاردن و سیاسی عێراق دەبێت، یعنی لایانی زاوی دەبێت، چونکە هەڵبژاردننی کەسێک کە کوتلەی پەرلەمانی نییە، کە حزبی نییە، کە هێزی چەکدار و میلیشیای لە پشتەوە نییە، وەکو کەسێکی میانڕەوری تەکنۆقراتی بێلایەن مامەڵی لەگەڵ بکرێت، بێت کابینەیەکی وەزاری دابنێ و بە شەفاف و خەڵک دانێ بۆ وەزارەت، ئەزممویش تازە دەبێت لە پرۆسی سیاسی عێراقدا. بەڵام بەبێ ئەوەی ئێمە لە پێشەوە ناومێدی ڕابگەێنین، ئەگەر سەیری عێراق بکەین، سەیری تابلۆی مێژووی عێراق بکەین لە دەوڵەتداری لەوەتی ئەم دەوڵەتە دروست بووە، ئەزمون و دەموچا و شکلی لەم زۆری زۆر تاقی کردوتەوە، بەڵام 2000 خراپ ئەزمونەکە تێک چۆتەوە. یعنی هەر لە ئینقلابی عەبدولکەریم قاسم کە نظامی مەلیکەت ڕووخا گوتیانی دی دنیا بێ بە بەهەشت و عێراق بێ بەهەشت بینیمان بەعسەکان هاتنە سەر حکوم. دوای نەمانی بەعسەکان پێمان وابوو لە دوای 2003 ئەم دۆزەخەی بەعسەکان نامێنی عێراق بێ بەهەشت، پێچەوان و عێراق بوو بە گۆمی خوێن و دوادەرەنجامیشی داعش بوو. هەرچەندە ئێمە ناومێدی نابەشینەوە، هیواداریشین ئەو بۆچوونانی ئێمە ڕاست نەبێت، بەڵکوی عێراق بەحەسێتەوە بە کوردیشەوە و حکومەتێکی سەرکەوتوو بە تایبەتی عادل عەبدولمەهدی کە وە کەسێکی میانڕە و هەمیشە سەیری ئەکرێ و تەماشا ئەکرێ بتوانێت ئەو ناکۆچیانی نێوان نێوان شیعە نێوان سونە ئارام کاتەوە. بەڵێ سەبارەت بەوەی کە و بۆ نمونە سەدری پشگیریەوە دەکات کە کەسانی تەکنۆکرات لە حکوومەتەکەی بەشدارم پێ دوایە لەمپەر لە بەردەمیدایە بۆی کە حکوومەتێک پێک بێنێ لەسەر بنەمای لاتووی تەکنۆکراتی سربەخۆنێک تەکنۆکراتی حیزبی. لە ڕاستیدا حکوومەتی داهاتووی عێراق حکوومەتێکە بێ کۆسپی زۆر سەختی لە بەردەمە، بە تایبەتی لە بواری ئابووری، لە بواری گەندەڵی، لە بواری میلیشیایی و چەکداری، لە بواری کێشە ناخۆیەکانی کورد و سونە و شیعە و ئاوادانکردنەوەی ناوسەزان لەکەوتەکانی بۆ نمونەوەکو مووسڵ، وەڵامدانەوەی خواستەکانی بەسڕا، بێکاری، هەژاری، گەندەڵی، ئەمانە ئەگەر هەموو هێزە سیاسەکانیش لە پشتی بن، هیچ کۆسوفتەگەرەیەکشی نەبێ ئەو حکوومەتی داهاتووی عێراق، هەموو حزبەکان پشتیوانیشی بکەن، بەڵام هێشتا بێ قەیران نییە، بێ کێشە نییە، چونکە هێشتا خۆپیشاندانەکانی بەسڕا کۆتاییان پێ نەهاتووە، هێشتا عێراق لە ناو گەندەڵیدا نوقمە، عێراق پێویستی بە ڕێخستنەوەیەکی باشی پەیوەندی نێوان کورد و ناوەند هەیە کە عادل عەبدولمەهدی تاسن ئەتوانێت کورد ڕازی بکە، یان خود تاسن ئەتوانێت کێشەی تیرۆر لە عێراقا چارەسەر بکە کە داعش یان گروپێکی دیکەی هاوشەوەی داعش سەر هەڵنەداتەوە. لە بیریشمان نەچێ هەر ئەم حکوومەتە کێشەی دیکەی زۆر گەورەی هەیە، بۆ نمونە ئێران، ئەمریکا، ئەو فشارانەی کە ئێران و ئەمریکا ئیکەن لەسەر پرۆسەی عێراق، لەسەر حکومڕانی عێراق، ئایا کە حکوومەتی داهاتوو ئەتوانێت چه هاوسەنجیەک لە نێوان فشارەکانی ئەمریکا و ئێران دروست بکە کە ڕێگانەدات عێراق ببێتە شوێنی ململانەی ئیقلیمی، شوێنی ململانەی نێودەوڵەتی. واتاگەر هەموو حزبە سیاسەکانیش بە شیعە و بە سونەوە بە کوردیشەوە پشتیوانی عادل عەبدولمەهدی بکەن، هێشتا ئەم حکوومەتە بێ کێشە نییە، قەیرانی سەختی هەیە کە دەبێت چارەسەری بکە. لەبەرەوە دەبێت چاوەڕێ بین، بزانین ینی ڕووداوەکانی داهاتوو عادل عەبدولمەهدی تاسن ئەتوانێت سەرکەوتوو بێت. بەڵێ سوپاس دەکەین کاک ئەحمەد گەبگرم و لای بەڕێز سەبارەت بووی کە پێ دوایە پێکێنانی حکوومەت ئەمجارە پۆستە وەزارەتی لە ڕێی سیڤیەوە سەرکەوتوو دەبێت نووسینگەی سەرۆک وەزیران ڕاستپێدا و باسی لەوکو 15,000 کەس سیڤیان پڕکرێتەوە بۆ 22 وەزارەت کە لە هەرێمی کوردستانیش 764 کەس سیڤیان ناردووە. پێ دوایە بنەمایە جێبەجێ دەکرێت لە پێکێنانی حکوومەتە؟ من پێم وایە تەوافقێکە کرێ لە هەردوو پێوەرەکە، یعنی من پێم وایە کەسانی حزبی تەکنۆکرات هەڵەبژێردرێ لەناو تەکنۆکراتی سەربەخۆ وەختە پشکی حزبەکانی تیان نابێ. یعنی بۆ نمونە ئێستا پێوەرێک دانراوە لە بەغداڵێر حزبێک
دە کورسی کەمترێ بێ وزارەتی بەرناکەوێت ئەمە پێوەری سەرۆکوەزیرانیان بڵێن هەر زانیاریە وڵا بە پێ و زانیاریە ئیعلامیانەی کە بڵاو کراوەتەوە لە سەر زاری بڵێن ئەوانەی کە نزیکن لە دکتۆر عادل عەبدولمەهدی کەسی ڕاست پێدرا بۆ پێکەینانی ئەو کابینەیە بەڵێ اینجا بە پێ و پێوەرە من پێم وایە بێنی هەردوو لایەنەکە بگرێتەوە ناکرێ مەسەن بۆ نموناگەر حزبێک پۆستێکی وزاری بەرکەوێ خەڵکی سەر بە حزبەکەی تیانە بێ بەڵام من پێم وایە خەڵکێکی سەر بە حزبەکەی تیاابێ بە مەرجێت تەکنۆکرات بێ بۆیە من پێم وایە ینی ئەم کابینەیە کە بەم شێوە ڕاست پێدراوە ئەزمونێکی تازەیە و ئەزمونێکی بەڕاستی تەواو شارستانیە و ئەزمونێکە پڕ بە پێستی عێراق بۆ ئەم قۆناغە گونجاوە کەسێک تائیفی نەبێ و کەسێک بتوانێت لە هەموو لایەنەکان و لە هەموو پێکاتە ئاینی و ئیتنی و مەزەبیەکان بە یەک مەسافە بەڵامدێ عادل عەبدولمەهدی کەسێکە ینی من تەسەورەکە مەسەن بۆ نمونە کورد کاتی خۆی کە بەڕێز مالیکییان دانا هەندێک حساسیەتی پێ هەبوو هەندێک کێشیان لەگەڵە بوو تا گەیشتەوەی کە سقوتیان بە کابینەکە پێکرد لایەنی کوردێکێک لەو لایەنانە بوو کە بیتۆی لەسەردانا بۆ دوجار بینیمان لەگەڵ دکتۆر عەبادی دیسان حساسیت و کێشە دروست بوو کە بوو بە بەشێک لەوەی کە دژایەتی خواست و ماف و ئامانجەنەتەوەیەکانی کوردێکە بەڵام دکتۆر عادل عەبدولمەهدی کەسێکە لەو کەسانە نە سونەکان حساسیەتیان پێ هەیە نە کورد پێ هەیە و پشتیوانیەکی تەواوی شیعەکانشی هەیە سەرڕاوی کە کەسێکی سەربەخۆی و پێشتر کەسێکی حزبی بۆ بەڵام لە تەوەجوهاتە حزبی و ئینتیما حزبەکانی بە تەواوەتی دوورکەوتەوە بەڵام سەرەوێ بۆم لە کوردیش نزیک بێت بازەوەکی کە لە هەردوو حیزبە دەسەڵاتدارەکە نزیکە وەکو حیزبیان لە میلەتی کورد وەکو مافەکانی لە کامیان نزیکە وڵا ئەوەی عادل عەبدولمەهدی پێی ناسراوە لە کورد نزیکە یعنی پێم وانییە دۆستی حزبێکی دیاری کراوە بێ دۆستی هەموو کوردانی ئەوەی کە خوێندنەوەی بۆ کراوە ینی هەموو خەڵکی کورد متەفائیلە بە دانانی بەڕێز عادل عەبدولمەهدی بۆەوەی کەسێکی هەمیان ڕەوە هەم بەوەی کە خۆشی کەسێکی خوێنەوار و ئەکادیمی و کۆڵێ خەریجی معارەزەی عێراقیشە ئەنی یەکێکە لە کەسە دیار و ئەوائیلەکانی ناو ئۆپۆزسیۆنی پێشووی عێراق کە خەباتێکی دوور و درێژی هەبووە بۆ ڕوخاندنی ڕژێمی بەڵام بەرەزوتت بۆ نام کەسەی کوتلەیەکی نییە بۆ ئەمە بۆ حکوومەتەکەی گرفتنیە ناو پەرلەمان بۆنە پشگیری دەبێ هەتا بۆ مەسلەی دەنگدان بە کابینەکەی کە لە 329 پەرلەمانتار پێویستی بە زیاتر لە 165 پەرلەمانتارە یعنی بۆ داهاتوشی کەسێک کەیس کوتلەیەکی نەبێت لە ناو پەرلەمان گرفتی بۆ دروست ناکە بە بۆ چوونیە ئەگەر بتوانێت ئەو باڵانسە ڕابگرێ کە لە بینی حزبەکان هەیە ینی ئەگەر مەسەلەن نەبێ بە بەشێک لە ئەجنداکانی سەدر یان نەبێ بە بەشێک لە ئەجنداکانی مالیکی یان نەبێت بە بەشێک لە ئەجنداکانی حزبێکی دیاریکراوی تر لە ناو پەرلەمانی عێراق ئەو وەختە تەسەورەکەم بە هەمان شێوەی ئێستا چۆن پشتیوانیان کردووە بۆ کاندیدکردنی بۆ دروستکردنی کابینەی نوێی حکوومەتی عێراق بە هەمان شێ هەموو لایەنەکان پشتگیریەکەن بە تایبەت من تەسەورەکەم ئەمە لە هەموو لایەنەکان زیاتر متەحەمس بۆ بۆی کەسێکی تەکنۆکرات و سەربەخۆ لایەنی سەدرەکان بووە سەدرەکان کە زۆرترین دەنجیان بەدەستێنەوە ئەوان تەبەنیەوەیان کردووە کە کەسێکی تەکنۆکرات و سەربەخۆ بێ سەرڕایەوەی بڵێن لە چوارچێوە گشتەکەیە ئەمە ئەو بنەمایەیە کە مەرجەعی باڵای شیعەکان پێشنیاری کردووە المجەڕەب لا یوجەڕەب واتە ئەوانەی کە پێشووتر تاقی کراونەتەوە جارێکی تر نابێت تاقی بکرێنەوە و معنایەکی تری شەدا ینی ئاماژەیەکی تری شەداوانەی کە تاقی کراونەتەوە لە تاقیکردنەوەکانە سەرکەوتو نەبوونە نە جەعفەری و نە مالکی و نە عەبادی بەڵام ئەوش تاقی نەکراوەتەوە عادل عەبدولمەهدی بۆ جێگیری سەرۆک کۆمار بووە وەزیری دارایی بووە لە 2005 ئەوە اینجا لە 2014 لە کابینەکەی عەبادی وەزیری نەوت بووە من پێم وایەنی لە هەموو پۆستانەی کە هەی بووە گەندەڵی لەسەر نەبووە و کێشەیەکی ئەو تۆی نەبووە ببێ بە بەشێک لە ئەو کێشانەی کە لە ناو کابینانەی ڕابردووە هەبووە ینی لە هەموو دەورانەی کە بووە دیسانێنیەوە ئەتوانم پێم بڵێم ینی یەکێک لەو بنەمایانەی کە ئێستا بووەتە بنەما بۆ هەڵبژاردننی ئەو ئەزمونەی کە هەیبووە هەمیشە خەڵکێکی میان ڕەو بووە کەسێکی میان ڕەو بووە و لەگەڵ هەموو پێک هاتە و مەزهەب و
نەتەوەکانی تر بە یەک مەسافە بەس بەرز پێ دوای 2000 بۆ یەکلاکردنەوەی وەزیرەکانی یعنی ڕەچاوی کورسی پەرلەمانی دەکرێت و سیڤیانەی کە پڕکراونەوە کاریان پێ ناکرێت بە بۆچوونی بەڕێزت من تەسەورەکەم یعنی ئەگەر ڕەچاو بکرێەوە مەسەلەیەکی ئاساییە و مەسەلەیەکی دەستوریە و مەسەلەیەکی یاساییە و بنەمایەکی دیموکراسی شینی لە هەموو دنیا حزبێک کاتێک کە مەسەڵەن بۆ نمونە لە ئەڵمانیا یان بریتانیا یان لە هەر وڵاتێکی ئیسکەندەنافی لەو سێ وڵاتە سوید و نەرویج و دانیمار کە ئێمە معلوماتمان لەسەر هەیە هەمیشە سێ چوار حزبی سەرکەوتوویە کە زۆرترین کورسەکانی پەرلەمان پێک دێنن وزارەتەکان بەسەر ئەوانەدا بەشەکرێ بەڵام ئەم بنەمایەکی بەڕاستی تەواو دیموکراسیە بنەمایەکی تەواو شارستانیە لە حزبەکان بێ بەڵام لەسەر بنەمایەکی ئەکادیمی و تەکنۆکرات بەس پێ دوایمە ئەمجارە ڕەنگە ئەم جارش ڕەچاو نەکرێن بە تاواتێم سیڤە وایە کەسانی تەکنۆکرات سەربەخۆ کەسانی تەکنۆکرات و سەربەخۆ بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ینی سەر بە حزبەکان بن تەسەور ناکەم پەیڕۆ پیادە بکرێ ئەگەر بشکرێ تووشی کێشە و ئەوا بێ کابینەکە لە سەرتاوە بەڵێ سوپاس دەکەم کاک کەندرێن سەبارەت بەوەی کە نووسنگی سەرگۆزیران ڕاستپێدرا و باسی لەوە کرد کە هەفتەی داهاتوو مەسلەی پۆستە وەزاریەکەی و کابینەکەی دەخاتە بەردەم پەرلەمان و باز لەو کامەدەکاریان بۆ کردووە پێ دوایە تاوکات بۆ نمە تا هەفتەی داهاتوو کە بەپێی دەستوریش لە نێوان 2 تاوک و 2 لە بەردەستدایە بتوانێت هەموو پۆستە وەزارەکانی گلا بکات و یاخود ڕەنگە بەشێک لە پۆستەکان بە بەتاڵی بمێننەوە ئەوەی کە ئێستا لە ڕاگەاندراوەکانی نووسنگەی عادل عەبدولمەهدی بڵاو ئەبێتەوە ئەوەیە کە ئامادەیە ینی پۆستە وەزارەکانی ئامادەیە و ئاماژەشی بۆ نەکردووە کە هیچ پۆستێکی وەزاری بە بەتاڵی ماوەتەوە ئەڵێت ئێمە کابینەی داهاتوو ناوی وەزیرەکان ئەخەینە ڕوو واتە ئەگەر ئەشکالێک هەبووە ئەگەر فەراغێک هەبووە بۆشاییەک هەبووە کێشەیەک هەبووە ڕنگ بێ لە ڕاگەیەندراوەکەی عادل عەبدولمەهدی یان لە ڕێعلامی عێراقی یان لە زۆر شوێنی دیکە ئەمە ئەم معلوماتە بڵاوە بۆوە ینی بۆیە تەسەوڕەکرێت هەموو هێزە هەموو وەزیرەکان هەموو کابینەکە ئامادە بێت چونکە تەنها لیستی سائیرون بوو مقتەدا سەدر بوو داوا کرد کە چەند وەزارەتێکی سیادی وەکو بەرگری و ئەمن لەژێر دەستی هیچ حزبێک و قایمەیەک و کەسێک نەبێت تەنها سەرۆکوەزیران خۆی ئامادە بکە بەڵام ئەمە هەرتەن زۆر دیار بوو زۆر جێگای خۆی نەگرت بۆیە تەسەوڕەکرێ کابینەکەی ئامادە بێت بۆ ئەوەی سوێندی یاسایی بخوا و دەست بەکار بێت بەڵام هەروەک باسمان کرد یعنی هێشتا زووە گرە و لەسەر سەرکەوتنی عادل عەبدولمەهدی بکەین چونکە بەڕاستی کێشەی سیاسی عێراق کێشەیەکی چەند لایەنەیە هەمەلایەنەیە هەرتەنها لە یەک ڕوانگەوە ناکرێت تەفسیر بۆ پێکهێنانی حکوومەتی تازی عێراقی بکەین بۆیە هێشتا زووە گرە و لەسەر و هەنگاوەی تازەی پێکهێنانی حکوومەت بکەینی عێراقا بەڵام ئەمەش دوو دیوی هەیە دوو ڕووی هەیە ئەگەر بێت و ئەم ئەزمونەی ئێستا سەرکەوتوو بێ بەڕاستی ئیزابیاتی زۆرە و حقاڵێکی پۆزتیڤە وەڕنگدانەوەی باشی دەبێت لەسەر ئینتیمای سیاسی لەسەر گەڕانەوەی متمانە بۆ پرۆسی سیاسی بۆ هەڵبژاردن بۆ پێکهێنانی حکوومەت لە عێراقدا کە کەسێک بەم شێوەیە بتوانێت سەرکەوتوو بێ بەڵام لەبەردەم مەترسیەکی گەورەش داین ئەوی شەوەیە گەر هات و ئەم مۆدێلەش لە دروستکردنی کابینەی حکوومەت ئەم مۆدێلەش لە حکومڕانی شکستی هێنا ئێمە بێئومێد نابین ناومێدیشی گەورە لای هاوڵاتیان لای خەڵکی عێراق دروست ناکە کە لەمەشدا ئێمە سەرکەوتوو نەبووین کە حکومڕانی بکەین کە کەسێکی تەکنۆکرات یان کەسێکی بێلایەن یان کەسێک کە هێزێکی میلیشایی لە پشت نەبێت تایفێکی لە پشت نەبێت بەم زۆرە تۆخیە بۆیە بەڕاستی ئەمەش مەترسی خۆی هەیە هەردوو دیوەکەی هەردوو ڕوەکەی چلەوەی کە مۆدلێکی سەرکەوتوو بێ چلەوەی کە مۆدلێکی شکست خواردوو بێ ئەو ئەزموونی عادل عەبدولمەهدی من پێم وایە هێشتا زووە بڕیای لەسەر بدەین چونکە ئەکرێشی کردوین بۆ بکەین ئەکرێتە حەلیلی بۆ بکەین هەندێک ئاماژە بخەینە ڕوو بڵین هەندێک پێشبینی بخەینە ڕوو بڵین بەم زۆرە دەبێ بەم زۆرە دەبێ بەڵام هێشتا قورسە بڕیار لەسەر سەرکەوتنی عادل عەبدولمەهدی بدەین یان بڕیار لەسەر شکستی عادل عەبدولمەهدی بدەین ئەبێ چاوەڕێ بکەین بزانین هەڵسوکەوت و بڕیار و هێز و قووەتی ئەم کابینە وەزاری داهاتووی عێراق چۆنە بێت و ئایا ئەگەر وەزیرەکان سەرکەوتوو بوون کابینەکە جگای خۆی گرت و پەرلەمان متمانەی باشی پێبەخشی و
پرۆژەکانی کارنامەی خۆی کارنامەی حکوومەتی خۆی وەزارەتی جێبەجێ کرد ئەو کاتێ بەڕاستی ئەکرێ بڕیاریش بدەیت ئایا تاسە سەرکەوتوو بۆ تاسە شکست خواردوو بووە بەڵام هەردوو دیوەکەی هەیە یعنی بە واسحی دیوەی کە سەرکەوتوو ئەبێت بێگومان هەنگاوێکی زۆر گەورە دەبێت بۆ ئەوەی متمانە بگەڕێنینەوە بۆ پرۆسی سیاسی بۆ پرۆسی حکومڕانی لە بەغدا و پێشم وایە بێتە دەستکەوتێک بۆ تابلۆی سیاسی لە عێراقدا بەڵام ئەگەر ئەم مۆدێلە شکستی خوارد بەڕاستی زەبرێکی گەورە دەبێت لە متمانەی سیاسی لە ئینتیمای سیاسی بە دوور نازانم فراغێکی گەورە دروست بکات لە ناو کای سیاسی لە عێراقدا کە دەرەنجامی خراپی هەبێت و تەقینەوەیەکی خراپ لە پەیوەندی هێزە سیاسەکان دروست بکات وەجارێکی تر چەند کێشەی دیکە بێنەوە دەرێ لە ناو پرۆسی سیاسی عێراقدا کە من هیوادارم بەڕاستی هەم کورد بتوانێت بەشداریەکی باشی هەبێ لە عێراقدا و مافە دەستوورەکان و مافە نیشتیمانیەکانی خۆی جێبەجێ بکە هەمیش ئەم فەوزایی کە ئێستا لە ناو عێراقا هەیە لە شەڕی گەندەڵی و تیرۆر و مەشاکیلی کورد و سونە و شیعە و ئەحزابی سیاسی و تائیفە ئارام بێتەوە بتوانین ئێمە ئیسراحەتێ بکەین. بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵ مامنێنمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک هەندرێن سەبارەت بەوەی کە بۆ هەفتەی داهاتوو پێ دوایە بۆ لایەنە کوردیەکانیش بتوانن وەزیرەکانیان یەکلا بکەنەوە، چونکە لە کابینەکەی عەبادیش وەزیرە کوردەکان ڕاستەوخۆ لە یەکەم جار کە کابینەکەی سوێندی خوارد لە بەردەم پەرلەمان وەزیرە کوردەکان یەکلا نەکرابوونەتەوە. کورد ئەبێت ئەوە بزانێت ئەو هێز و سەنگە گەورەی نەماوە لە بەغدا وەکو سەرەتای 2003 کە لەسەر کورد بوەستن لە زۆر بڕیاری سیاسی. بۆیە کورد کەرکوچی لەدەستداوە، گەڕاوەتۆ هێڵی 36 دەستە حەفزەی لەدەستداوە، ناوماڵی کورد خراپە، پەیوەندی هێزە سیاسەکان خراپە، لە هەڵبژاردننی سەرۆک کۆمارا دەرکەوت و ئەو هێزانەی لە عێراقیشن لە ئێمە باشتر ئێستا ئاگاداری خراببوونی پەیوەندی سیاسی ناوماڵی کوردن. بۆیە کورد نابێت کەم تەرخەم بێت، ئەبێ بە زووی دۆسەی خۆی مەلەفی خۆی ناوی وەزیرەکانی خۆی ئامادە بکات، ڕێکی خات، پێشکەشی کابینەی تازی حکوومەتی بکات لە عێراقا. بۆی تووشی کێشە نەبێت، چونکە ئەوان بۆ خۆیان ئەتوانن بیان و بە کورد بگرن و لە منتەقی هێزەوە بیرەکەنەوە. کورد ئەبێ ئێستا ئاگای لە پێگەی سیاسی خۆی بێت،
ئاگای لەو کێشانەی خۆی بێت کە وەکو جاران بەهێزەوە مامەڵە لەگەڵ کورد ناکرێت لە بەغدا لەبەرەوە بەڕاستی بەشداریکردنی کورد لە حکوومەتی داهاتووی عێراق بۆ 4 ساڵی داهاتووی ئێمە لە هەرێمی کوردستان یەکجار هەستیارە یەکجار گرنگە دەبێت وەزیری باش دابنین کەسی باش دابنین و بەڕاستی لەسەر مافە دەستوری و ئەو کارنامەی لە حکوومەتی عادل عەبدولمەهدیدا هەیە سەبارەت بە مافە دەستوریەکان یاساییەکان ئابووری و هەموو ئەو بابەتانی کە پەیوەستن بە حکومڕانی و ڕنگدانەوەیان لەسەر هەرێمی کوردستان هەیە ئەبێ ئەم وەزیرانە بەڕاستی زۆر باش بن و زۆر چالاک بن بۆی لانی کەم ئەو بارن خواردبووی ئێستا لە بەغدا ئێمە هەمانە هاوسەنجی کەینەوە. بەڵێ سپاس دەکەم دۆتەگرێم و لای بەڕێزکە کەندر کە حکومەت سپارەت بە لایەنە کوردیەکان پێدوایت کاتێک ئەوەندە پەرتەوازە بوون لە کابینەکانی پێشتر دەمان بینی بێکەوە وەفدیانە و بەزم جارە تەنادێکێتی و پارتیش بێکەوە وەفدیانێ زۆر پەرتەوازنی ئەم جارە کورد بەداخەوە ینی سەرڕاوی کورد بە هەلومەرجێکی زۆر تایبەت و ناسکات تێپەڕێ لە 2003ەوە تا ئێستا لەو ماوە دوور و درێژە کە دەوڵەتی عێراقی نوێ بنیاد بنراوەتەوە کورد شەریکێکی ئەساسی بوو و پشتیوانێکی ئەساسیش بوو بۆ دامەزرانی ئەو دەوڵەتە هیچ کاتێ هێندێم قۆناغە کورد لاواز نەبووە کورد یەکەم جارە لە دروستکردنی کابینەیەکە کە 51% خاچی لەدەستداوە لە شەڕێکی گەورە بەرامبەر گروپە تێرۆریستەکانی داعش کورد بەشداریەکی ئەساسی بوو قوربانیەکی زۆریشیدا نەک بە دەستی بەتاڵ دەرچوو بەڵکو بە زەرێکی گەورەشەوە تای دەرچوو زەرەرە گەورەکەش لە دەستدانی کەرکووک بوو شەنگار بوو جەلەولا بوو خورماتوو بوو کە زیاتر لە ئەو مەساحەی کە بەدەستێوێتی لە کوردستان زیاتر لەوەی لە دەستداوە تا 51% خاچی لەدەستداوە بۆیە من تەئیدی قسەکانی برای بەڕێزمەکەم کە ئەڵێ کورد ئێستا وەکو هێزێکی دۆڕاویان وەکو هێزێکی لاواز تەماشاکرێ سەرڕای ئەوەی کە کورد خۆیەتی خاکمان لە دەستداوەڕام لە ڕووی زاتی شەوێنی زاتی کورد فاکتەرە خۆیەکانی کورد ئێستا نمونەیەکی زۆر لاوازی پیشانداوە بەرامبەر بەغدانی جاران ئەگەر لایەنی ئۆپۆزیسیۆن بەجیا لەگەڵ بەغدا گفتوگۆی کردووە لایەنی دەسەڵاتش کە یەکێتی پارتی بووە هەمیشە پێکەوە چوونە لە بەغدا بەشداریان کردو بەڵام ئەم جارە تەنانەت ئۆپۆزیسیۆنش پێکەوە یەک ڕیز نین و بە یەک پاکێج و بە یەک بەرنامە نەچوونەتە بەغدا لایەنەکانی دەسەڵاتش کە یەکێتی پارتیە بە جیاجیا چوونە ئەو جیاجیایە وەکو تاکش وەکو حزبەکان مەسەڵەن وەکو یەکێتی پارتیش لاواز دەرکەوتونە لە بەرامبەر بەغدا و کوردش بەگشتی هەر لاواز دەرکەوتو بەرامبەر بەغدا بۆیە پێم وایە ینی قۆناغێکی زۆر سەخت و تاڵە بۆ کوردش بەرامبەر حکوومەتی عێراق و جیاجیایی و پەرتەوازەیە چییە ڕەنگە ئای بۆ خەڵک بپرسێ ئەمە بۆ یەکێتی و پارتی بۆ لایەنە ئۆپۆزیسیۆنەکان مەسەڵەن لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی من پێم وایە ئەو پەرتەوازەیە و تێکچوونی ناوماڵی کورد هۆکاری سەرچێکەیە گەڕێتەوە بۆ ئەو کاتی کە ڕێفراندۆم ئەنجامدرا بینیمان لە کاتی ئەنجامدانی ڕێفراندۆم و بانگەشە بۆ ڕێفراندۆم سەرەتایەک بوو بۆ پەرتەوازەکردنی ناوماڵی کورد بۆ تێکدانی یەکڕیزی بۆ تێکدانی بەرژەوەندە باڵەکانی کوردێنی ڕێفراندۆم نەک هەر کەرکووک و ناوچە دابڕاوەکانی لە دەستماندا یەکڕیزی ناوماڵی کوردیشی لە دەستماندا بۆیە ئەو قۆناغی داهات و قۆناغێکی زۆر ناهەموارە بێ بۆ کورد ئەو لاوازەیەی کوردیانی هەمیشە کاتی خۆی کە کابینەکانی پێشووتری حکوومەتی عێراقدا ئامەزرا کورد مەرجی هەبوو بۆ کارنامەی حکوومەتێنی ئەگەر کارنامەکە مادەی 140 بووە یان کارنامەکە 70% بووە یا هەندێک لە مەرجە ئەساسەکانی کوردیتیانە بووە بەشداری ناکرد ینی مەرزدار بووە بەشداریکردنی کورد لە کابینەکانی پێشوە بەڵام بینیمان لەم کابینەیە هیچ مەرجێکی پێشوەختی نەبووە یانی هیچ مەرجێکی سەپێنراوی نەبووە بۆ بەشداریکردن لە حکوومەتی عێراق ئێستا شێمە نازانین ینی ئەو کابینەی بەڕێز دکتۆر عادل عەبدولمەهدی هیچ خاڵێکی ئیجابی تایە لە کارنامەکەی بۆ کورد پێدوایە کورد ڕۆڵی نابێت لە کارنامەکەی بەتابەتی و کێشانەی کە مەسەد خەڵک وسانە و گرنگن مادەی 140 لە مەسەلەی بودجێ مەسەلەی پێشمەرگێ چارنووسی ناوچە جێناکوکان و ئیدارەی هاوبەشە من پێم وایە لە 70% لە پشکی پێشمەرگەیان دابینکردنی ینی ئەوەی کە پێشمەرگە لە ناو سیستەمی بەرگری عێراق جێ بکرێت لە هەموو ئەوانە گرنگترەوە بوو کە
مەبدەئی شەراکەت لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان لە کارنامەکانی بەڕێز دکتۆر عادل عەبدولمەهدی بووایە یان کورد لایەنی کەم ئەگەر هیچ مەرجێکی نەبایە بایە ئەو مەرجەی هەبوایە چکەوە مەرجێکی دەستوریە و مافێکی دەستوریە چکە ناوچەدا بڕێنراوەکان بە پێی مادەی ١40 بێ هەڵسو کەوتی لەگەڵ کرێها مادەی ١40 مافی ئەوادا کە بە هاوبەشی و ناوچانە بەڕێوەبرێن وەکوەوەی کە پێشووتر بەڕێوەبراون تا ساڵی 2014 بۆیە چاوەڕوانە کرێنی مفاجئەشی تیابێ کارنامەکەی دکتۆر عادل عەبدولمەهدی چکە لایەنە شیعیەکان لایەنی سەدری لایەنی بڵێن حزبی داعوا و هەموو لایەنەکانی تر تەنانەت تەیاری حکمە و ئەوانش ئامادە نەبوونە گفتوگۆ لەسەر کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان لەگەڵ لایەنی کوردی بکەن لەگەڵ حزبە کوردەکان بکەن کە بۆ مفاوەزات و گفتوگۆ نابێت بۆ یەکلاکردنەوەی پرسی کەرکووک و ناوچانە من پێم وایە دکتۆر عادل عەبدولمەهدی بۆ ڕەچاوکردنی ئەو مەرجانەی کە لەسەر بنەمایەوە دانراوە نەتوانێت ئاماژەیەکی زەق یان ئاماژەیەکی ڕوون و ڕاشکاوی هەبێ بۆ کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان کە بۆ نمونە ناکۆکیە بوو لە ناو شیعەکان بەڵام 2000 بەبێ دەنگێک لایەن کردەوە پێویستیان بە کورد نەماوە ئێستا بۆ دەنگدان پێی لە ناو پەرلەمانە بۆ نمونە دەنگی پێ بدرێ کاندیدی ڕاستپێرەوە بۆ سەرۆک وەزیران بەداخەوە من نەک ئەمجارە ئەگەر بێت هەیەتانێنی لە کاتی ڕاگەیاندنی کابینەی دکتۆر عەبادی لەو کاتەش پێویستیان بە کورد نەبوو ینی بڕیاریان لەسەر کابینەکەدا تقریبەن دەبێەوەی کورد بەشداریەکی وتۆ کورد بە هەڵەداوان گەیشتەوەی کە بۆی پشتیوانی لە کابینەکەی عەبادی بکە ینی ئەو ساش تقریبەن بێمنەت بوون بەرامبەر کورد ئەو ساش کورد پێگە و قورسایی خۆی لە دەستدا وەڵام ئەم جارە قورسایەکەی هاڕێی کردووە هیچ قورسایەکی لە بەغدا ئەم هاڕەکردنە تەنە یەکێتی و پارتی لێ بەرپرسیان بە تاکید یەکێتی و پارتی لێی بەرپرسن و هۆکاری سەرچێکەشی ڕێفراندۆمە کورد دەوڵەتە ئیقلیمیەکان و هاوپەیمانە نێودەوڵەتەکان لە بەرامبەر ڕێفراندۆم سزای کوردیاندا سزاکەش دیارە سزای فعلی بووە سوپاس دەکەم دەتەگەڕێم و لای بەرز کاکێ هەندێک بگەڕم و لای بەرز سەبارەت بم ئەوەی کەم جارە لایەنە کوردیەکان یەکڕی زنین پێ دوایە پێشتر وەزارەتی کۆچ و کۆچبەران وەزارەتی دارایی ڕۆشنبیری و لاوان لە کابینەکەی عەبادی لای کورد بووە ئەم جارە دیارە کام وەزار دەدرێتەوە بە کورد یانی هیچ زانێرێکێ لەو باریا خوشێوازی بەشداریکردن چۆن ئەولانە نەکێن بەشداری کابینەکە دەکەن لە ڕاستیدا هیچ زانیاریەکی باوەڕ پێکرا و تا ئێستا بڵاو نەکراوەتەوە کە بگوترێ فلان وەزارەتە بۆ کوردە و فلان وەزارەتەی دەدرێتێ هەتەنها ینی هەندێک هەواڵی ڕاگەیاندنەکانە کە بەڕسمی پشتڕاست نەکراوەتەوە بۆیە ناکرێت لەو بارەوە لە سەری وەزارەتێک قسە بکەین کە دەدرێت بۆ کورد بەڵام من بۆ چونم وایە ئەگەر لە دو ساڵی یەکەمی کابینەی حکوومەتی عێراقی ئەگەر کورد دوو کێشەی خۆی چارەسەر نەکات دوو دۆسیە یەکلا نەکاتەوە بەشدار بێ و بەشدار نەبێ لەم حکوومەتە وەکو یەکە ئەویشیان گەڕانەوەی لە ١٧ بۆ هەرێمی کوردستان لە بودجەی عێراق دووەمیان چارەسەرکردنی کەرکووک دۆستەی ناوچەدا بڕێنراوەکان لە شنگالەوە بۆ خانەخین شێوازی گەڕانەوەی کورد و پێشمەرگە و ئاسایش و ئەو ئێستاقاقانەی کە لە دەستوردا لە حکوومەتدا بۆ پێشمەرگە هەیە بۆ هێزی چەکداری هەرێمی کوردستانەیە کە شەڕی تیرۆری کردووە قوربانی گەورەی داوە ئەگەر کورد لەم دۆستیانە لە 2 ساڵی یەکەمی حکومڕانی عێراق حکوومەتی تازەی عێراق بە سەرۆکایەتی عادل عەبدولمەهدی نەتوانێت بە هەموو حیزبەکان بە پارتی وێچەتی بە پلەی یەکەم نەتوانن لە ناو پەرلەمانی عێراق لە ناو حکوومەتی عێراق لە پۆستی سەرۆکایەتی کۆمار نەتوانن لە ١٧ بگەڕێنەوە و نەتوانن کێشەی کەرکووک بەلایەکا بخەن ئەوەی ئێستا ناوچەدا بڕێنراوەکانە هەیە من پێم وایە بۆ چوونی خۆم وایە بەشداری کورد لە سەرۆکایەتی کۆمار و حکوومەت و پەرلەمان بەڕاستی وەکو بەشدار بی بەشدار نەبی وەکو یەکە عنی کە تۆ نەتوانی مافێکی دەستوری کێشەیەکی گرنگی دارایی کە لە عێراقا هەتا لەگەڵ حکوومەتی داهاتوی عێراقا هەتا چارەسەر بکەیت کەواتە تۆ بۆ بەشداری لە پرۆسی سیاسی عێراق بۆ بەشداری لە حکومڕانی عێراق تۆ بۆیە وەکو کورد بەشداری یعنی تۆ نابێت لە بیرت بچێ چ لە حکوومەتی عێراق چ لە پەرلەمانی عێراق چ لە سەرۆکایەتی کۆماری عێراق تۆ وەکو کورد لەوەی وەکو نوێنەری گەلی کورد لەوەی بۆیە ئەبێ ئەولەویەتی تۆ
مافە دەستوریەکانی کورد بێ مافە نیشتیمانیەکانی کورد بێ لە چوارچێوەی عێراقدا کاکاندرێت تۆ ئەگەر نەتوانی ئەو مافانە ئەو دۆستیانە بەلایە کابخەی زەبەزێ بکەیتەوە تۆ شکست خواردووی لە بەشداریکردنت بەڵێ بەڵام 15 ساڵە ڕەنگە هیچی نەکراوە بۆ ئەم دۆسیە کێشاڵ پەسێ دراوەکان پێ دوایە ئەم جارە بتوانن هیچ بکەن ینی لە کاتێکە ئێستا کاندیدی ڕاستپێنرا و دیاری کراوە کورد نەیتوانی خۆی یەکلا بکاتەوە بەلای کوتلەی زۆرینە پێشەوەی کە عادل عەبدولمەهدی ڕاستپێرێت وە خۆی مەرجەکانی پسەپێنێت ئێستا کورد هیچ پێگەیەکیە کە مەرجەکانی خۆی پسەپێنێت بەداخەوە کورد گەڕاوەتەوە بۆ چوارگۆشە یەکەم ئەوەی کە لە 2023 هەیبوو بۆ نمونە کەرکوچی لەدەستداوە ناوچنا بڕندراوەکانی لەدەستداوە لەبەرەوە ئەم شەڕە قورسترە زۆر قورسترە لەو کاتێککە کەرکووک و شنگال و خانەقین و ناوچەدا بڕندراوەکانت لەبەردەست بوو هێزی پێشمەرگە لە حەبرین بوو باشتر ئەتوانی شەڕەکە بکەی شەڕە دەستوریەکە بکەی مەرز بسەپێنی مەرزدا بنەی ئێستا کورد لە قۆناغی هێرشبردن لە قۆناغی مەرزدانان بەڕاستی گواستراوەتەوە بۆ قۆناغی بەرگریکردن ئێستا کورد لە بەغدا هێرش ناکات بەرگری ئەکات بەکامە خاڵی لاوازی ئێمە دەبێت ئەم هاوکەشەی پێچەوانە بکەینەوە لەبەری ئەوەی بەرگری بکەین دەبێت ئێمە مەرزدا بنین ئێمە بەهێز بین هێرش بکەین بەڵام ئەوەی ئێستا لە هەڵسوکەوتی پارتی و یەکێتی ئەیبینین لە ململانەی سەختی حزبایەتیان لەسەر دۆستیەی بەغدا و لەسەر دۆستەی کەرکووک بەداخەوە یعنی ئەمەوە ئەکات کە هێزە عێراقیەکان لە بەغداوە بە سونە و بە شیعەوە بە مەرزی ئێمە ڕازی نەبن نەکەونە ژێرفشاری ئێمە چکە لاوازە بین ئێمە بەو پەرتەوازەیە بەو ناکۆچی حزبیە بەو وەرەقە لاوازە بەشدار بین لە پرۆسی سیاسی عێراق لە بەغدا گوێ لە مەرزەکانمان ناگرن گوێ لە داواکاریەکانمان ناگرن بە پێچەوانەوە ئەوان مەرز بەسەر ئێمە ئاسەپێنن هێشتا ئەوان داوای شتی دیکە لە ئێمە دەکەن هێشتا ئەوان بە ئێمە دەڕەن دەبێت کوردوا بکە و کوردوا و کوردوا بڵێ و بەم جۆرە هەڵسکەوت بکە لەبەرەوە ئێمە ئەبێ ئەم هاوکەشەی پێچەوانە بکەینەوە یەکێک لەوانە دوو دۆسیە بەڕاستی مەسەلەی ناوچەدا بڕندراوەکان لە ڕووی دەستوریەوە ئەبێ فشاری گەورە بکەین دووەمیشیان مەسەلەی گەڕانە و لە ستاحەفدا بۆ بژێوی خەڵک و هاوڵاتیان کە زۆر گرنگە سپاس دەکەین کاک ئەحمەد بەم جۆرە کورد دەتوانێت ئەو دۆسیەک لا بکات و بەتایبەتی ناوچە جێناکۆکەکان و مەسەلەی پشکی کورد و مەسەلەی پێشمەرگە بەم شەڕەی کە یەکێتی و پارتی لە بەغدا لەسەر پۆستەکان هەیەن بوو بەداخەوە لە ماوەی زیاتر لە 15 ساڵی ڕابردوو کورد لەو پەڕی بەهێزیە بوو نەیتوانی دۆسیەی 140 70% پێشمەرگە بکا بە بەشێک لە سیستەمی بەرگری عێراق زۆر قورس و ئەستەمە ئەنی ئەو کات هەم کورد بەهێزتر بوو هەم تا ڕادەیەکی زۆر یەکڕیز بوو هەموو ئەوانەمان ئێستەمان لە دەستمانداوە نەیەک ڕیزیمان ماوە و قووەتی ئەوەی لە دنیاە شتێکەیە کە تۆ لەسەر ئەرزی واقع هەبی هەموو دنیا دۆست و دژمن حسابت بۆکەسە تۆ لەسەر ئەرزی واقع 51% خاچی خۆت لە دەست داوە بۆیە داوای کۆمەڵێک شتەکەی کە ئەو خاکانی کە لە دەست داوە عێراق بە بەشێک لە قووەت و هێزی خۆی زانێت لە ڕووی مرۆیی لە ڕووی ئابووری و لە ڕووی تاریخی تۆ داوای ئەوانەکەی لە ئەو پەڕی لاوازی دای بۆیە زۆر زەحمەتە من تەسەور ناکەم لەو کابینەی داهاتوو هەرچەنێنی ئەو سەرە وەزیرانی ئێستا کە هەیە لە هەموو سەرە وەزیرانەکانی تر زیاتر دۆستی زۆر باسە بەس بەو ئەندازەیە کە و شەڕێک لەسەر پۆستی سەر و کۆمالیانێکێتی و پارتی ئەوەدا زۆرانەی کەڕەوانەکران بەو ئەندازی کاتێک شەڕ لەسەر ئەو کێشە جدیانەی خەڵک کوردستان کرا مەسەلەی خاک و مەسەلەی موچە و بودجەی خەڵک بەداخەوە عقلێتی حکومڕانی لە کوردستانە تا ئێستا عقلێتێکی حزبی بووە ئەو عقلێتە حزبیە هەمیشە کاتێک کە چووەتە بەغدا داکۆچی لە بەرژەوەندەی حزبەکان کردو ئەو عقلێتی حزبیە بەداخەوە کاتێک لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بووە ئەوەندەی شەڕی لەسەر پشک و بەرژەوەندەی حزبەکان کردوێتەوە شەڕی لەسەر یەکلاکردنەوەی چارەنووس و ناسنامەی و نەوچانە نەکردوێتەوە بۆیە بە حزبی کارکردنی کورد لە بەغدا بە حزبی کارکردنی کورد لە کەرکووک و شەنگار و خانەقین و خورمات و زەرەرێکی زۆر گەورەی لە کووردا سەرڕای هەموو پاشکەوتنانەی کە بەسەر کووردا هاتووە سەرڕای هەموو خاک و مافەنەتەوەیانی کە لە دەستمانداوە ئێستا ژێنی ئەمڕۆ و دوێنێ و هەفتەی ڕابردوو ئەو وەبدانەی یەکێتی و پارتی کە لە بەغدا بوونە یەکێتی داکۆچی لە ئەوە کردووە کە سەرۆکۆمارێکی یەکێتی بێ محافزی کەرکووک
محافزێکی یەکێتی بێ پارتیش داکۆچیلەوە کردووە کە فلان وەزیر و فلان پۆست هی پارتی بن ئەوەندانی خەمی بەرژەوەندێ نیشتیمانی منەتەوەیەکانیان نەبووە بۆیە لایەنەکانی عێراقش ئەوەندە حساب و ئەویان بۆ نەکرد. زۆر باش بەس بە کورتی سەبارەت بە وەزارەتەکان لە کۆی 2005 چەند وەزارەت بدەێت بە کوردەم جارە هیچ پێشبینیەکەیە لەوبەر؟ وڵی بە پێی ئەو زانیاریانەی کە تەسەڕوبی کردووە ناڕاستە خۆ باسی سێ وزارەتەکە کامانن ینی ئەوەی کە ئاماژەی پێکرا وزارەتی عەدلە وزارەتی کۆچ و کۆچبەران وزارەتی داراییە دەرەوەی پارتی بێکێتی بەشێ وڵاهی بە پێی ئەو معلوماتە ناڕاستە خوانێک کە بڵاو کراوەتەوە هەر حزبێک لە 10 کورسی کەمترێ بێ وزارەتی بەرناکەوێت زیاتر بەوە چێلەبینی یەکێتی و پارتی یەکلا بکرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەرەزان ئەحمەد عەزیز ئەندامی جوباتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان کە دەستوری سەرەکی لەگەڵمان بێرەوە هەندرێن شێخ ڕاغب ئەندامی سەرکرداتی حزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە هەورێرەوە لەگەڵمان بوویت. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کاران تا بەنامی